ئەزەل ئەرە تۆ چیت بەسەر هاتووە؟ تۆ هەمیشە قسەی عەقلانیت پێخۆش بووە، بۆ ئێستا گوێ ناگری؟ هەمان شتمان ناوێ عەلی. های تۆ چیت دەوێ؟ یەکەم جار یوسف، دواتر کایە، دواتر کەنعان. بەم شێوەیە من ئەوام دەوێ. تۆ وا دەزان ئەگەرە ژمێری ئیتر پێویست بە ئامۆژگاری و پیرە پیاوانە نابێ؟ هیچ نەبێ وا پیشامەتە کە تۆ ناتەوێ؟ چەندی ساڵەوات کردووە ئێستا ژواب بکە براکەم، یاری بکە. ئەوە ڕامیس بڕ ئەشمان بکۆ لە قسەکەی. قسەکانی من هیچ نرخێکیان نییە ئەزەل، بیرۆکەکانم هیچ بەهایەتیان لات نییە. کوڕەتیت پێ بڵێم یاری بکەم. نا ڕاستی بڵێ. بەڵێ من بیرۆکەی خۆم لە بیرۆکەی هەمووتان پێ باشترە، چونکە من باشترە و جۆرەشتانە بیر دەکەمەوە. ئەمە ڕاستەکەیە. باشە هاوڕێتێکەمان لە شوێ کاکە. ئەی عەلی کاکت نەبووە و کاکە بۆ کوێ چوو؟ دەمەوێت تەواو بێ. تۆ زای من لە چاوەکانی تۆدا چی دەبینم؟ حەز دەبینم، حەزێکی وەکو ئەوان. پیاوێک دەبینم کە دەیەوێت بێتە ڕێبواری هەمان ڕێگا. هەستا ئەزەل هەستا، من لەو ڕۆژەوەی لەدایک بووم ڕێبواری ئەو ڕێگایەم. ئەو ڕۆژێک کە باوکت تۆی بە قورئانی پیرۆز ئاشنا کرد، مامە منی بە تۆپلی و دەمانچە و شتانە ئاشنا کرد. کەوایە بڕۆ بۆ خۆت لە شوێنێکی تر یاری بکە. کوڕا 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 وام لێ مەکە بڵێم تۆڵە و مۆڵە و شتانە هەموو کراوەتە. برە تۆ بۆچی ئەوەندە خۆپەرستی ها؟ خۆت من قسە ناو کارەوە. ئێستا من بۆ لێرەم ها؟ شەرم هەڵگرم لە دەست خۆپەرستی تۆ؟ من خۆپەرستم. کوڕا هەی بێکی مات چیت لە من نەکرد؟ شەڕە ئێوە هێشتا من لە ڕێگەی بشایەڕە دەکەم تا ئێوە هیچتان بەسەر نییە. ئەزەل هەموو شتێک هەر تۆڵەی تۆ نییە، هەموو کەسێک هەر پیاوی تۆ نییە. ئێمەش لێرەی، ئێمەشتی جیاوازترمان دەوێت، جیاوازتر لەوەی کە تۆ بۆ ئێمە دەوێت. ها یانێ دەتەوێت وەکو ئەوان بی، دەتەوێت وەکو یوسف بی. ڕاستە کرا دەتەوێت وەکو ڕامیس بی. بەڵێ دەمەوێ، بەڵێ دەمەوێت وەکو ئەو بم، دەمەوێت کوڕا. قسەیەک هەیە؟ دەتەوێت وەکو هەشتا شەڕایان دەبێت کە ئێستا پشتێن بە دیوارەوە ناوە. ها دەتەوێت لەو کەسانە بی کە خۆشەویستانیان دەکەنە بەترچێوە، لەو کەسانە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆم کەسم خۆش نەوێ. ئەوانە قسەی من نین کوڕا. ئەزەل کوڕە تۆ ناوێت شەی ڕووی قسەکە بکەی نەوەک لە ناوچەوانی دۆستێکی لە بەسەر بێ. ئەوە حاڵەتی دای تۆ. ئەزەل ها ئافەرین براکەم، پیسایەکی باشت خوارد. ئێوە چی دەم دەکرد لێرە؟ من لیستی شتومەکە نوقسانەکانی مەتبەخم هێنا تاوەکو بچمە بازار بیان کڕم. هەر تەواو نەبوو، با بچینە ژوورێ تەواویکەین. وەرە با من بتگێنم بۆ خۆم لە سماولا. سەریکە سەریکە بەڵکو لێی تێ بگەی. خێرە کاکە عەلی، چی هەڵەیەکی کردووە؟ تۆ لەگەڵ خەزەبی خوا هەوڵ دەدەی، چی دەبێیتر؟ خاڵەوتی ئەزەل ڕازیکە. ها خاڵۆ ئەزەل لێک زیابوونەتەوە، کەس ناتۆ. ببورە کاکە عەلی، بەڵام وازە لە ڕازیکردنی ئەزەل بێنە. تەفۆ ئێوایە دەزانم بۆ ئێوا دەڵێم ئەزەل و ڕامیس کڕووباوکن، پسێ نێوانیان بۆی کار بکەی ئەزەل شێت دەکا، خاڵۆش بۆ خۆی پاککەوتەیە. گوناحە کوڕم پەکەتە چی حاڵی چی؟ تۆ بە بەڵام تۆ جۆ بگرە، کارکردن لەگەڵ خاڵۆ زەحمەتە، مێشکی ئەو جیاواز کار دەکا. بە تۆدا خواردنێکی بۆ ئەزەل نردووە. ئەزەل و خواردنە ناخوا تفی تێ دەکا. ئێستا تۆ بەتەمای چی؟ ها؟ تێگەیشتم و بڕایەوە. باش لەگەڵ سیخڕۆکە سەرگیری دەکەم. کاکە عەلی
ئەو کەسەی خیانەت بکاتە فۆزارێکی تریش دەیکاتەوە ها دواتر زارێکی تر جارێکی تر و جارێکی تریش سێری ئەوەکە کاری نییە بە سوورەکردنی تۆفیقی منە ئەرە تۆ شتێکی ئەو پیاوەت خۆش دەوێ ئەرێوە چیوت خود بۆ مێزانەوە تۆ دەپاچیان دەکەیەوە ڕنگتان لە بەرنێژ نازام چ شتێکی ها یعنی خۆشت دێ پرسیارە سەرچیەکە ئەو هەز بەچی دەکا نازانم بەڵام هەمیشە بە دوای تۆ بوو بەڵام دواتر وتی کە پێشکەمێک شتێکی وت ئەگەر چی ئەو نێوت ئەزەل وتی بۆ پاراستنی ئەو ئێستا قسەشم لەگەڵ ناکە چزانم مێشکم تێک چووە سەیری کە چەند جواندانە بەدانا دێنە ژوورەوە بۆ خۆیان باڵا تێگەشتی کاگالی من بە هۆکارکی شارستانی هاتوومەتە ئێرە بوو بە خۆ شارستانیەتت چیت دەوێ سەرسەبەتە چت دەوێ بۆچی باڵە تێگەیشتی من هاتوومە تاوەکو ئەم نامەیە بگەینی بەدەستی خەتۆ ئازاد کاگالی تەواو عەلی هێشتا تێنەگەیشتی من بۆ خۆم کێشەی خۆم چارەسەر دەکەم پێویست بەوە ناکات کەس بم پارێزێ ببوورە خانمە بچکۆڵە کەنەعام بەک تکات لێ دەکا ئەو نامەیە بگەینیتە دەستی خەتۆ سلما دایکم دەکرێت دانەیەکمان لەمە بدەیتێ زۆر سپاس پێدەچێ هەمیشە خۆت دەویستی خۆت بکڕی بۆ خۆم نەیکڕم ئاوا دەمێنمەوە کەسم نییە دەستخەتەکەت باش ناخوێنرێتەوە ئەمە چی نووسراوە پەنیر تکایە پارچەیەکی بچووکمان لەمە بدەیە ئەی چێ بۆ تۆ پێداویستەکان دەکڕێ وەڵڵا لە ماڵەوە خواردن پێ دروست ناکرێ ژیانی ساڵتیە زۆر سپاس ئێمەش ساڵتین بەڵام بۆ خۆمان خواردنی خۆمان دروست دەکەین باشە ئەگەر لە ماڵەوە بۆ خۆت خواردنی خۆ دروست کەشتێکی تەن دروستە ئەیوانە ها بەڵێ لە دەرەوە لە کوێنان دەخۆی وەڵڵا هەر کوێ ڕێکەوێ شوێنەکار دەبێ زۆر باشە هەند دێوارم بەرزی دەڕۆم دواتر کە دێمەوە جەماعەت وازان داخۆچمە چ کارێکم کردووە لە کاتێکدا من چۆم بۆ پیزای نەفیس ئەوێ پێدەزانم خۆشترین پێزای لێە کام زۆر سێزار ئێوارە دەچماوێ پێزایەکی سێزارم لەگەڵ خۆت بۆ بێنە باش ئەمڕۆ دەوامم بەیانیانە ڕاستە ئێوارە بە ئیساحەت لەگەڵ کچەکان دەیخۆین ئەوە کەوایە با بۆ تۆش پێداویستی بکرین ها باش جەوێکی خۆشە ها مردم لە چاوەڕوانیدا تکایە پەیوەندی پێوە بکە حەز دەکەی شتێک بڵێ لەبارەی چی؟
ئاخ لە دەستۆ هیچ بابە هیچ. خێرە ئەو مشەوشێ چییە ها؟ کە دەناسی وانە پیاوی کەنعان سەرێکی لێماندا. هاتبوو کۆکتەلێکتان لەگەڵ بخاتەوە؟ نەخێر ئەو نامەی هێناوە. ئادێ بێنە؟ بۆ تۆ ناباوکە کەنان بۆ دایکمی ناردووە. شەو شتیوان نییە دەیەوێت چای بەدایکی و کچە بکەیە کە هەوڵیدا قسەکەی بکوژێ؟ من بچمە و حەیوانە ببینم؟ ناکچم نا تۆ ناچی چونکە دایکت دەچێ. چی؟ وەڵا هەرەوە مابوو یعنی تۆ ڕازی چایەن بە یەکتر بکەوێ؟ نا دایکت ڕازیە چاویان بە یەکتر بکەوێ. ئەو جارە تێگەیشتم چونکە کچم من ئەو نیگایی وا لە ناو چاوی دایکت دروست بووە پێشتر بینیومە. بۆچی دایکە؟ ئەگەر باسیشی بکەم تێناگەی کچم. ئێگەر شتێکی لە دایکم کرد؟ کەنعان ناتوانێت هیچ شتێک لە دایکت بکات. ئەوەیان باش دەزانم. باواش بێ تو هەر ڕێگەی پێمەدا. ئەوەشیان باش دەزانم کچم ئەوەش باش دەزانم چونکە دایکی تۆ سەلما هۆنەلە حیساب بۆ هیچ پیاوێکی دێوەزمە ناکە. لە کۆتاییدا ئەو شتە دەکا کە دەیەوێ. دایکی تۆ کچم سەلما هۆنەلە